حديث النبي. مع حديث النبي صلى الله عليه وسلم. وما آتاكم الرسول فخذوه وما نهاكم عنه فانتهوا واتقوا الله إن الله شديد العقاب. بسم الله. عن ابن عباس رضي الله عنه قال: قال رسول الله صلى الله عليه وسلم: اقرأني جبريل على حرف فلم أزل أستزيده حتى انتهى إلى 7 أحرف. رواه البخاري ومسلم. عبد الله كري عباس رضي الله عنهما دجيرته بومان كرسول الله صلى الله عليه وسلم فرمويتي جبريل عليه السلام قرآني بيد خويندم لسر يك حرف واتا يكشي وقراءات منيش هر جارك داوام لێ دەکرد کە شێوەکانی خوێندنەوەم بۆ زیاد بکات ئەویش بۆی زیاد دەکردم هەتا لە ئەنجامدا ژمارەی شێوەکانی خوێندنەوەی قیراءاتی قورئان لەسەر 7 شێوە کۆتاییان هات. بەڵێ بۆ تێگەیشتن و شیکردنەوەی ئەو باسە ئەوە دەچینە خزمەت ئوبەی کوڕی کەعب ڕەضی الله عنه کە فەرموودەیەکمان لە بۆ ڕیوایەت دەکا بە تەفاسیلی کە چۆنیەتی هۆکاری ئەو قیراءەی سەبعەمان بۆ دەجێڕێتەوە دەفەرمێ جارێک رسول الله صلى الله عليه وسلم للاي گوڵاوەکەی بەنی غیفار بوو جا جبريل عليه السلام هات بۆ لای پێی فەرموو کەوا الله سبحانه وتعالى فەرمانت پێ دەکا کەوا لەسەر یەک حرف واتە لەسەر یەک شێوە قورئان بەگەلی خۆت بخوێنی. ئینجا رسول الله صلى الله عليه وسلم دەفەرمێ لە الله داوا دەکەم کە بە گەورەی خۆی بێنیاز و سەرفرازمان بکات و چاوپۆشی لە گوناهەکانمان بکات چونکە بەڕاستی ئومەتەکەم توانای ئەوەی نییە. لە پاشان دووبارە جبريل عليه السلام هاتەوە بۆ لای فەرمووی کە الله سبحانه وتعالى فەرمانت پێ دەکا کەوا لەسەر 2 حرف واتە لەسەر 2 شێوە قیراءات قورئان بە ئومەتەکەت بخوێنی. اینجا رسول الله صلى الله عليه وسلم پێی دەفەرمێ لە الله داوا دەکەم کە بە گەورەی خۆی بێنیاز و سەرفرازمان بکات و چاوپۆشی لە گوناهەکانمان بکات بەڵام بەڕاستی ئومەتەکەم توانای ئەوەی نییە چونکە زاراوە و شێوە و زمان و قسەکردنیان جیایە بە زەحمەت دەتوانن بەجگە لە شێوەی خۆیان بخوێنن. لە پاشان لە جاری سێهەم هاتەوە بۆ لای پێی فەرموو الله سبحانه وتعالى پێت دەفەرمێ کە لەسەر 3 حرف واتە لەسەر 3 شێوازی قیراءات بە ئومەتەکەت بخوێنە. رسول الله صلى الله عليه وسلم فەرمووی جا لە الله داوا دەکەم کە بە گەورەی خۆی بێنیاز و سەرفرازمان بکات و چاوپۆشی لە گوناهەکانمان بکات بەڵام ئومەتەکەی من توانای ئەوەشیان نییە. ئینجا لە جاری 4ەمدا جبريل عليه السلام کە دێتەوە بۆ لای دەفەرمێ الله فەرمانت پێ دەکات
کە ئومەتەکەت بە 7 حرف واتە بە 7 شێواز و قیراءات قورئان بخوێنن، ئیتر بە هەر کامێک لەو 7 شێوازە قورئان بخوێنن ئەوە دەیپێکن و لە نیشانە دەدەن. بەڵێ کەوا بوو خوێندنەوەی قورئانی پیرۆز لەسەر 7 ئەحروف واتە لەسەر 7 شێوە خوێندنەوە فەرمانی ئەڵڵایە سوبحانەه وتەعالە لە بۆ ڕەسوولەکەی صلی الله عليه وسلم لەوێشەوە بۆ هەموو ئومەتەکەی کە ئەوەش فەزل و ڕەحمەتی ئەڵڵایە سوبحانەه وتەعالە و ئاسانکاریە و لابەری زەحمەتیە لەسەر ئومەتی ئیقڕا. بەڵێ ئینجا هەندێک لەو بەسەرهات و ڕووداوانەی دەربارەی جۆر و جیاوازی شێوازی خوێندنەوەکانی قورئانی پیرۆز کە ڕوویان داوە. یەکێک لەوانە ئەوەیە کە لە عومەری کوڕی خەتابەوە ڕەضی الله عنه دەجێڕنەوە کەوا فەرموویەتی گوێم لە هیشامی کوڕی حەکیم بوو ڕەضی الله عنه کەوا سوورەتی ئەلفورقانی دەخوێن و شێوەی خوێندنەکەی ئەو جیابوو لەگەڵ شێوەی خوێندنەوەکەی من. لە کاتێکدا منیش قورئانەکەم لە لای خودی ڕەسوول الله صلی الله عليه وسلم خوێندم. جا خەریک بوو هەر لە ناو نوێژەکەدا پەلەماری بدەم، بەڵام مۆڵەتیمدا تاوەکو سەلامی دایەوە. ئەوسا توند یەخەیم گرت و بەرۆکی پۆشاکەکەیم لولدا بە ملیەوە. جا بەو شێوەیە بەڕاکێشان بردم بۆ لای ڕەسوول الله صلی الله عليه وسلم وتم یا ڕەسوول الله صلی الله عليه وسلم ئەمە سوورەتی ئەلفورقانی دەخوێن، جا بە شێوەیەک دەیخوێن کە جیاوازە لەگەڵ ئەو شێوازەی کە من لە لای تۆ خوێندومە. جا ڕەسوول الله صلی الله عليه وسلم فەرمووی تۆ جارەیە خەی بەردە. لە پاشان فەرمووی ئەی هیشام ئادەی بیخوێنەوە. جا ئەویش لەسەر ئەو شێوەی پێشوو کە من گوێم لێبوو خوێندی و ڕەسوول الله صلی الله عليه وسلم فەرمووی ئاوهاش هاتۆتە خوارەوە. مەبەست پێی کە قورئان ئەوهاشی لە بۆ دابەزیە. ئینجا بە منیشی فەرموو ئادەی تۆش بیخوێنە. جا منیش لەسەر شێوەکەی خۆم خوێندم کە لە ڕەسوول الله صلی الله عليه وسلم وەگرتبوو. ئەویش فەرمووی بەڵێ ئاوهاش هاتۆتە خوارەوە، چونکە ئەم قورئانە بە 7 شێوە نێردراوەتە خوارەوە. جا ئێوەش بە کام شێوە بە ئاسانی بۆتان دەخوێندرێ ئەوە بەو شێوەیە بیخوێنن. بەڵێ هەر لەم بارەوە لە حاڵەتێکی تردا کە لە ئوبەی کوڕی کەعبەوە ڕەضی الله عنه دەجێڕنەوە کەوا فەرموویەتی جارێک لە مزگەوت بووم، پیاوێک هاتە ژوورەوە و دەستی کرد بە نوێشکردن و قورئانی خوێند، کەچی لەسەر شێوەیەکی وا خوێندی کە من بەدڵم نەبوو و ڕەخنەم لێی هەبوو. لە پاشان پیاوێکی تر هات بە شێوەیەکی تر خوێندی. جاکە لە نوێژەکەیان بوونەوە پێکەوە چوینە خزمەت ڕەسوول الله صلی الله عليه وسلم. وتم یا ڕەسوول الله صلی الله عليه وسلم ئەوەیان قورئانەکەی بە شێوەیەکی وا خوێندەوە کە بەدڵی من نییە، کەچی ئەوەش هات و ئەویش بە جۆرێکی تر خوێندی. جا ڕەسوول الله صلی الله عليه وسلم فەرمانی پێکردن و کە بەڕوو دوا دەوری قورئانەکەیان کردەوە بووی. لە پاشان ڕەزامەندی هەردووچیانی کرد. جا منیش بەڕاستی ئەو جیاوازیم لەلا سەیر بوو و لە دڵما جێگەی نەبووە، بۆیە بێ بڕواییکی وا هات بە دڵمەوە کەوا لە سەردەمی نەفامی پێش ئیسلامیشدا ئاوا بێ بڕوا نەبوو. جا لە دڵی خۆمدا پەشیمانی و خەم و خەفەتم پەیدا کرد و وتم ئەوە واتای چییە؟ چۆن وا دەبێ؟ کە ڕەسوول الله صلی الله عليه وسلم ساوی بەم حاڵم کەوت و تەمەشای کردم کەوا من وەها بزڕکاوم. جا بە دەستێکی دای بە سینگمدا کە ئیتر لەشم نیشتەوە سەر ئارەق و ترسێکی وەهام لێ نیشت کە دەتگۆ بە چاوی سەر تەماشای ئەڵڵا دەکەم سوبحانەه وتەعالە و ئارەقەی شەرمم دەردەدا. ئینجا ڕەسوول الله صلی الله عليه وسلم فەرمووی ئەی ئوبەی
الله سبحانه وتعالى وحی بۆ کردووم کە قورئان بەو شێوەیە بخوێنە، جا منیش وەڵام بۆ ناردەوە کە باری ئومەتەکەم سوک بکات. جا دووبارە الله سبحانه وتعالى وحی کرد، ئەو جارە فەرمووی کە لەسەر دوو شێوە بخوێنە، بەڵام دیسانەوە من وەڵامم بۆی ناردەوە کەوا کاروباری ئومەتەکەم سوک بکات، تا ئەوەی کە الله سبحانه وتعالى لە جاری سێهەمدا وحی بۆ ناردمەوە فەرمووی لەسەر 7 شێواز بخوێنە. جا لە بابەتی ئەو سێ جارش کە تۆ بۆ زیاترکردنی ئەو شێوەیان مراجعەی منت کردووە، سێجار داواکاری و دڵخوازی خۆت بۆ جێبەجێ دەکەم کە خۆت هەڵی بژێری و لە منیان داوا بکەی. جا منیش دوانیانم بەو شێوازە لە الله سبحانه وتعالى داوا کرد، وتم ئەی پەروەردیگار لە ئومەتەکەم خۆش بە، ئەی پەروەردیگار لە ئومەتەکەم خۆش بە. و داوای سێهەمیشم هەڵگرتووە بۆ ئەو ڕۆژەی کە سەرجەم دروستکراوەکانی الله سبحانه وتعالى کاریان پێم دەکەوێت. تەنانەت لەو ڕۆژە سەختەدا هەڵوێستەکان وەها شلۆق و شۆک دەبێ، تەنانەت پێغەمبەر ئیبراهیمش عەلەیه السەلام هاوارم بۆ دەهێنێ. بەڵێ رسول الله صلى الله عليه وسلم فەرمانمان پێدەکات بەوەی کەوا قورئان بخوێنین هەر وەک چۆن فێر کراون. جا لەمبارەوە عەبدوڵڵای کوڕی مەسعود رضی الله عنه دەفەرمێ بە پیاوێکم گوت کەوا قورئان بخوێنە لە سوورەتی ئەحقاف 30 ئایەت بخوێنە، ئەویش بۆی خوێندم. بەڵام بە پێچەوانەی ئەوەی کەوا رسول الله صلى الله عليه وسلم فێری کردبوو، پاشان بە کەسێکی ترم وت 30 ئایەتم بۆ بخوێنە لە سوورەتی ئەحقاف، ئەویش خوێندی دیسان بە پێچەوانەی ئەوەی کەوا رسول الله صلى الله عليه وسلم بۆی خوێندبوومەوە. جا منیش هەردووچیانم برد بۆ لای رسول الله صلى الله عليه وسلم. رسول الله صلى الله عليه وسلم تووڕە بوو، وعلي کوڕی ئەبی طالبیش رضی الله عنه لەوێ دانیشتبوو. فەرمووی بخوێنن وەک چۆن فێرکراون. و هەر لە عەبدوڵڵای کوڕی مەسعودەوە رضی الله عنه دەفەرمێ رسول الله صلى الله عليه وسلم سوورەتێکی قورئانی بۆم خوێندەوە، دوای ئەوە چوومە مزگەوتەوە، وتم ئایا کەسێک لەناو ئێوەدا هەیە بۆم بخوێنێتەوە؟ پیاوێک لە هۆزەکە وتی بەڵێ من. جا ئەو سوورەتەی بۆ خوێندمەوە کەوا رسول الله صلى الله عليه وسلم بۆی خوێندبمەوە، بەڵام خوێندنەوەکەی بە پێچەوانەی خوێندنەوەی رسول الله بوو صلى الله عليه وسلم. جا ڕۆشتین بۆ لای رسول الله صلى الله عليه وسلم، وتمان ئەی رسول الله صلى الله عليه وسلم ئێمە ڕازیا بووین لە خوێندنەوەکەمان. جا رسول الله صلى الله عليه وسلم بەمە ڕەنجی دەموچاوی گۆڕا واتە تووڕە بوو. جا عەلی کوڕی ئەبی طالب رضی الله عنه فەرمووی رسول الله صلى الله عليه وسلم فەرموویەتی بەڕاستی قەومانی پێش ئێوە لە ناوچوون بەهۆی ڕازیایی، جا هەر یەکێک لە ئێوە بەو شێوەیە بخوێنن کە من دەیخوێنم، واتە بە هەر شێوازێک و بە هەر قیرائەیەک دەیخوێنن، ئەوە تەواوە. والله أعلم. هەروەها ئەبوو هورەیرە رضي الله عنه دەفەرمێ رسول الله صلى الله عليه وسلم دەفەرمێ قورئان دابەزیوە لەسەر 7 حرف، واتە لەسەر 7 شێوە خوێندنەوە، و جیدال و مناقەشەکردن لە قورئاندا کوفرە. ئینجا 3000 ئەوەی دووبارە کردەوە، لە پاشان فەرمووی کار بکەن بەوەی کە دەیزانن، و لەوەشی کە نایزانن ئەوە بگەڕێنەوە بۆ لای ئەو کەسەی کەوا پێی زانایە. بەڵێ ئینجا ئوبەی کوڕی کەعب رضی الله عنه دەفەرمێ رسول الله صلى الله عليه وسلم کە بە جبریل گەیشت عليه السلام پێی فەرموو ئەی جبریل من نێردراوم بۆ ئومەتێکی نەخوێندەوار، و لەواندا هەیە ئافرەت و پیاوی پیر و مێر منداڵ و جاریە، و پیاوی وای تێدایە کە هەرگیز نەینووسیوە و نەیخوێندووە.
جا جبريليش عليه السلام پێی فەرموو: ئەی محەممەد صلى الله عليه وسلم، بزانەکەوە ئەم قورئانە دابەزیوە لەسەر 7 شێوە خوێندنەوە، و دەبێ ئەوەش بزانین دەربارەی فەرموودەی 7 ئەحروف چەند بۆچوونێکی جیاوازیان هەیە لە نێوان زانایان. جا بەشێک لەو زانایانە وەک قاسمی کوڕی سەلام و ئیبن عەتیە و کۆمەڵێکی تر دەفەرموون 7 ئەحروف بەواتای 7 جۆرە شێوازی ئاخاوتنی جیاوازی زمانی عەرەبی ڕاست و دروست و ڕەوان دێت. جا لەوانە هەروەکو شێوەزاری زمانی ئاخاوتنی قوڕەیش، یاخود ئاخاوتنی هەوازین، یاخود ئاخاوتنی هوزەیل. ئینجا کۆمەڵێکی تریش لە زانایان وەک ئەبوو فەزلی رازی و ئیبن قوتەیبە و ئیبن جەزەری و جگە لەوانیش ڕایان وایە 7 ئەحروف بە 7 شێوە واتای متتەفیق دەگوترێ کە لەفزەکانی لە یەک جیابن. و ئیبن جەزەری ڕەحیمەه الله دەفەرمێ ئەوە ڕای زۆربەی زانایانە. لە کۆتاییدا دەبێ ئاگادار بین کەوا لێمان تێکەڵ نەبێ کە فەرموودەی عەلا 7 ئەحروف جیایە لەگەڵ قیراءەی 7، چونکە زۆرێک لە خەڵکی تووشی زۆرێک لە تێکەڵبوون بوونە بەهۆی بوونی ژمارەی 7 لە نێوانیاندا، و قیراءەتی 7 لەسەر دەستی زانا و پێشەوای قورئان خوێنان ئیبن موجاهید ڕەحیمەه الله کە لە سەدەی 4 کۆچی هەمووی کۆ کردوتەوە. ئینجا ناوی لێ ناوە قیراءەتی 7. جا بێگومان ئەوەش جیاوازیەکی یەکجار گەورەیە لە نێوان قیراءەتی 7 و فەرموودەی عەلا 7 ئەحروف. صلى الله عليه وسلم. مع حديث النبي صلى الله عليه وسلم.